ژنان زیاتر خۆیان ڕێک دەخەن. دوای ڕاگەاندنی دامەزراندنی ڕێکخراوی دایکانی شۆڕش لەسەر گڵکۆی ژینە ئەمینی هێمای شۆڕشی ژن ژیان ئازادی لە ڕۆژی هەینی 19 مانگی جۆزەردان لە شاری سەقز ئێستا ئەنجومەنی بنەماڵەکانی داخوازی ئابان لە ڕاگەاندنێکدا مەوجودیەتی خۆی ڕاگەاندووە. لا بەیانیەکەدا ئامانجی سیاسی و قەزایی ئەنجومەنەکە باس کراوە. یەکێک لە دامەزرێنەرانی جەخت دەکاتەوە هەرچەند ئەنجومەنەکە سربەخۆیە، بەڵام لێوەکە نیەتی دادخوازیەکە سیاسیە. ئەنجومەنەکە خۆی بە مڵکی سەرجەم دادخوازان و ئازادی خوازان دەزانێت و بەگشت هێزیەوە یارمەتی خەڵکی مافخواز دەدات. یەکێکی تر لە ئەندامانی بنەماڵی گیانبەختکردوانی ئابان وتوێتی هاوکات کە دادخوازی ئابانین دادخوازی باقی ئەو جنایەتانەشین کە لەلایەن کۆماری ئیسلامیەوە ڕوویان داوە. گومان لەوەدا نییە کە کۆڵەکەی سەرەکی ئەم ئەنجومەنەش وەک ئەوانی تر دایکانی گیانبەختکردوان دەبن. کۆماری ئیسلامی لە منگەنەی خەباتی ژناندا گیری خواردووە. ئەگەر لە دەستپێکی ئاخێزی ژینادا کچانی لاو مەیدانداری خەبات و تێکۆشانی خوێناوی بوون، لە ئێستادا دایکان دایەگەورەکان و بە ملیۆن ژنی دژی حجاب لە پاڵ کچەکانیاندا ڕاوەستاون. لە ئێستادا دەست بەسەرکرانی 40 کەسی دایکانی شۆڕش و کەسوکاریان لە کوردستان ویان هەوڵدان بۆ پەروەندەسازی بۆ منیرە مەولایڕات، دایکی بوێری منداڵی کوژرا و کیان پیرفەلەک کە ناوبانگی جیهانی دەرکردووە، تەنیا بەهێزکردنی ئیرادەی خەباتکارانە و ڕسوایی زیاتریان بۆ بەدیاری دێنێ. ئەگەر سەرانی زەندەقچووی کۆماری ئیسلامی لەسەر ئەم گومانە بوون کە بەژاراویکردنی کچان لە قوتابخانەکان بەسەر ئاخێزی ژناندا زاڵ دەبن، لە ئێستادا لەگەڵ بە ملیۆن ژنی خاوەن ئەزمون کە لە دەیەکانی ڕابردوودا شێلگیرانە سیاست و یاسا دژی ژنەکانی ڕژیمیان تووشی شکست و ناکامی کردووە چی دەکات. ڕژیم سەرەتا یاسا و ڕێسای نوێی حیجاب و عیفافی بەکردەوە خستە دەستوری کاریەوە، بەڵام بەرەو ڕووی خەبات و خۆراگری بە ملیۆن ژن و پیاوی پێشکەوت و خواز بەوە. دواتر ئەوی وەک لایەحە برد بۆ مەجلس تا ڕەنگە گرەیەک لە گرێ کوێرەکانی گرێک لە گرێ کوێرەکانی بکرێتەوە، بەڵام لەوێش هێندێک لە نێونەران وتیان هەرەو جۆرەی کە یاسای ئامرانی بە معروف تەنیا بۆتە دەستکەلا بۆ خراپ بەکارهێنانی ژمارەیەک و بەکردەوە هیچ نەبوو، ئەمەش تووشی هەمان چارە نووسێت. ژنانی ئێران لە ماوەی ئەم سێدەی دواییدا لە پاڵچینی کرێکاردا زۆرترین ئازار و چەرمەسەریان بەدەست ڕژیمی کۆماری ئیسلامیەوە بینیوە. یەکەم هێرشی دژی شۆڕشی سەرچاوەگرتوو لە شۆڕشی 57 بۆ سەر ڕیزی ژنان ڕێکخراو بوو. یەکەم گۆپاڵ بەدەستانی ڕژیمی ئیسلامی چوونە جەستەی ژنانی ناڕازی کە بوێرانە لە بەرامبەر خانەنشینکردنیان و داسەپاندنی سەرپۆشی زۆرم لێدا شقامەکانیان کرد بۆ گۆڕەپانی خەباتێکی پڕشور. ئەگەر بۆ دژی شۆڕش هێرش بۆ سەر ڕیزی ژنان دەستپێکی سیاسەتێکی کۆنەپەرستانە و داسەپاندنی سوڵتە بەسەر ژناندا و یەکەم خاگریز بۆ هێرش بۆ سەر هەموو داخوازیەکانی خەڵکو و پاشەکشەکردن بە شۆڕش و لە کۆتاییدا زاڵبوون بەسەر کۆمەڵگادا بوو، بۆ بەرەی شۆڕش و بە تایبەت بۆ ژنان دیفاع لە شۆڕشێک بوو کە هێشتا ساوا بوو و لە هەمان یەکەم هەنگاویدا بەرەو ڕووی دژی شۆڕشی وەحشی و سەرچاوەگرتوو لە قوڵایی سەدە و سەردەمە کۆنەکانەوە بوو. لە ماوەی 2 تا 3 ساڵێکدا کە بڵێسەکانی شۆڕش هێشتا کب نەکرابەوە، خۆراگری ژنان یەکێک لە کۆڵەکەکانی درێژەی شۆڕش بوو. ئەگەرچی کۆماری ئیسلامی سەرنجام توانی شۆڕشی خەڵکی ئێران بۆ ئازادی و ژیانێکی باشتر سەرکوت بکات، بەڵام لە ماوەی 4 دەهەی ڕابردوودا بزوتنەوەی کرێکاران، بزوتنەوەی ژنان، بزوتنەوەی خوێندکاران و بزوتنەوەی خەڵکی کوردستان بەگشت هاوراز و نشێویەکانیەوە درێژەیان بە بزوتنەوەی خۆیان داوە. خەباتی ژنان بۆ ڕزگاربوونی یەکجارەکی یەکێک لە کۆڵەکەکانی خۆراگری لە بەرامبەر حکوومەتی ئیسلامی و سیاسیەکاندا بووە. ئەم خەبات و خۆراگریانە لە پاڵ هۆکارەکانی ئابووری سیاسی و دیپلۆماتیکدا ئیتر ڕژیمی گەیاندوتە لێواری هەڵدێر و خەباتی ڕوو لە گەشەی ئەم دوایە نیشاندەری ئەو ڕاستیەیە کە ژنان لە دەستەبەرکردنی ڕووخاندنی چاوەڕوانکراوی کۆماری سرمایه‌داری ئیسلامیدا هەروە خاوەنی
نەخش و دەورێکی پێشڕەوانە دەبن.